ئەحمەد چۆنی؟ باشی ئەحواڵ فەرموو. وەزعتان هەولێر چۆنە؟ سەلامەتی. کاک ئەحمەد ئەم درۆم لەگەرت نەکرد، ئەم نام توانا کەریمە بەڕاستی لێرە، بەس قادر نادرم پرسیارەکەمە بوو. بەڵێ یەکڕێیتان چییە وەکو حیزبەت و مەسوولقی دووی کە خەڵکێک زیندانی تەواو کردبی و وەختی خۆی تەواو کردبی بەرنا قادر نادر بێزەحمەت قادر نادر کێیە کاکە؟ نامناسی هاوڵاتیەکم برە، هاوڵاتیشی ئاساییمە. باشە پرسیارێکمانەیە. ئەخر دەبی سفەتێکی ڕسمیت هەبی بێ لەگەڵت دانیشی هەروێ خۆت دانی جواب بدەمەوە کاکە. باشە مە تەلەفۆنە ئەنی کوو بێم لەگەرتدا بچ. هەزار کەس هەیە سفەتی خەڵکی احتیال دەکا ئیتیحال دەکا خۆی دەگۆڕی ئەم زانم بەدوچین بابم چالاکوانەکەم لە وڵات سویدا دەنیشم جوابیات ساڵەکوانێکی نادەمەوە دەبی بێ ئەوی خۆتم بدێ جوابت بدەم. باشە بۆ لە ئەوروپای خەڵک لە سەزادەی وەزیر و سەرۆک وەزیران دەبینی پرسیارەشی دەکات جوابی دەداتەوە، یعنی فەرقتان چیان گۆ لەوێ خەڵک خۆی دەناسێنی ڕسمی. من بە ڕسمی خۆم ناساندی ئەوە ناومە ئەزەکەی هەوێت لۆ دەنێرم هەوێت لۆ بنێرم کاکە داوای لێبوردن دەکەم. ناخ کاک ئەحمەد عیبە جوان نییە قەپات بکەی ها. کاکە من هەر ناتناسم جوابی چت بدەمەوە. باشە پرسیارێکمانەیە هاوڵاتیەکی ئاساییمە ئەتوو مەسوولی هاوڵاتی سەرسەری بەسەر چاو، بەڵام تو ئێستا پرسیارێکی ڕسمی لە من دەکەی ئەمن ناتناسم. باشە ئەنی ئەتوو مەسوولقی دووی پایتەختی بابە بە قوربان کو دەکرێت جوابی خەڵک نەدەوێەوە ئەڵە دەبی تێم دەگەی ئەو کو دەکرێت ئەو لە چ کەلتورەکە ئەنگۆ هێزەکن خۆتان پێ دیموکراتە. برای من عزیزی من ئەوە نییە جواب بمدایەوە پێت دەڵێم ناتناسم. یعنی ئەڵە دەبی یەکێک لە قەب و هەموو شتێکی خۆی هەویێ خۆمە لۆ بنێرم. نا کاک ئەحمەد خۆش نییە قەپاتکەی براکەم بەڕێزەوە گفتوگۆ دەکەین. کورە برام لە سویدم بە قوربان چ بێ مەلات ئێوزە چییە؟ ئێوزە چییە؟ ئێوزە چییە؟ ئێوزە چیە؟ وەتساپەشی کوردستانیشم هەیە ئی قەدیمە هەمە ئێوزە چیە؟ عنی دەیان بەوەی فەرقی چیە دانیشتنەوە فەرقی چییە کاک ئەحمەد؟ فەرقی چییە؟ کاکە ئەمە پرسیارێکمان هەیە لەسەر نا وەڵام داوای لێبوردنە قبوڵ ناکەین ئەوە شتێکی باش نییە لە بۆ مەسوولقی دوو قەپات بکاتن. ئەو دەنگەش تۆمارە تۆمارە کاک ئەحمەد دوای ئەو هیچ گلەییم لێ نەکەی. بەرێ وەڵا دەزانیان دەجار نەقسە ڕەفتارێک زۆر ناخۆشترە قەی ناکە کاکە نامان ناسیەوە کەی مشکلەیە هاوڵاتێکی زۆر ئاسایی نەدێن پرسیارێکمانەیە لەسەر ئەو گرتنی زیندانیانە. ئێدی قابلە چمە مەخلوقەش هاوڵاتی سەرۆک وەزیرانی شاوڵاتیە ئەتوو شاوڵاتی لە پرسیارەکە دەستێک لە پشتە ئەتوو وازەحە دیارە بەرنامەکەشت وازەحە ئەتوو هاوڵاتینی برای من چۆن هاوڵاتینی بۆ لۆ دەزانی کورە بابە دانیشە کاک ئەحمەد بە قوربان 31 ساڵی ڕەبەق لە هەولێرێ بمان گرتە سەرێ وەڵی قەپات بکەی بڵاو دەکەمە دەرێن مەسوولقی دوو تەلەفۆنی داخست نەیتوانی وەڵامی پرسیار بداتەوە. نانە ئەم قەپات ناکەم لەبەرەوەی ئەمن دوو پرسیارمێ هەردوو پرسیار جواب نادەیەوە. کاک ئەحمەد باشە ئەو پرسیارەم جوابدەوە باشە واز بینە ئەو ڤیدیۆی دوێنێ بڵاو کراوە کاک ئەو ڤیدیۆی دوێنێ لەسەر بڵاو کراوە کۆمنتارت چییە لەسەری کاک ئەحمەد؟ ئەوەی کە یعنی بەو تەمەنەی یەکێک لە کوردەواریمە بە تەمەنێکی 6 ساڵیەوە نیە تەمەنە 6 ساڵە یعنی با پەنجابی
50 نییە کاکە لە داچ چیشت بەتەمەنی منە کاگە دخوا دامانە سی باشە کاگە ئەحمەد ئەتو کابرایشی بێ ئیش دیاری باوەڕ بکە ناوەڵی دەمەوێت بزانم مەسوولقی دوو چۆن دەکرێت گەنجەک هیچ پلەیەکی سیاسی نییە ئەو هەلە دوی کرد دوێنێ کۆمنتارە لەسەر ڤیدیۆی خۆت چییە کاگە ئەحمەد کاکەم پێ دەڵێم لە سویدم چاوەکەم بەچ بێمە لات دامە ئێوجە چییە ئینسانێک لە سوید بی بە ژمارەی هەولێر تەلەفۆن دەکا لەبەرەوەی هەر ناگرن خۆت نییە کاگە ئەحمەد ئەزانی لۆ لەبەرەوەی کەستان هەر ناگرن کاتی ئەوە نییە تەلەفۆن نا توش تحقیقەکی بیست تحقیقە لەگە کردیمە چێنی ئەتو بزانە برای من نامەت لۆ من ناتوت من توانە کەریمم وایە ئەگەر وەبوویان نا بەڵێ باشە بەس ئەم درۆم لەگەر نەکردیە بڕوا بکە لە سوید نام توانە کەریمە کاکە برام ناوت هەرسبی پیرۆزت بەس قەپات مەگە من پرسیارێک لە کوردەواری مەگە یەکێک تەمەنی 40 ساڵیش بی بۆ ئەو گفتی کاگە ئەحمەد ئەو گفتوگوێ دەزانی خۆش نییە مەسوولقی دووی کاگە یعنی نوێنەری پارتی لە هەموو ئەو لێرێ لە پایتەخت ئەو ئەمە بەڕێزەوە گفتوگۆ دەکەین دوور لە تەشیر وایاننا هیچ سوکاتێکم نەبە تو کردیە دەمەوێت گفتوگۆ لەگە بکەم وەکو دوو کەس دوو هەولێری باشە پێ دەڵێن افتخار بە هەولێر و بە هەموو کوردستانی ئەمیش دەکەم ئەمیش وە کوتومە ئەمیش وە کوتومە يمشت بيظلم برايمن دلي عرب دلي الإناء ينضح بما فيه جلاسيك شكراوي تدابي الشكري لدرجة جلاسيك جهري تدابي جهري لدرجة فاقد الشيء لا يعطي أو يشتي بزرك اللي نايدة نايب بشي ولا لا برسياري خود بقى لسسري خود بدادن باشا بس كاك أحمد فرقي تيا من عزكي كاميري خومد لو كموا لا تلفون والله متنادموها برايمن لا تلفون والله متنادموها ولا برسياري بلا اسيا شي مسؤوليته ارشي سرشاني قد زي بزي كمان لخدمه الدوله كاك احمد يقدمون يخوم اللو بجرموا بالروابط لسدادي سروش برلماني سويدم قلت قلتم رأيتان سيرة مسألة انفال بجينوسايد ستار وشي جواب دا ورويشت باشا سروش برلماني سويد باشە یعنی لۆ ئەنگۆ خۆتان زیادەکەنەوە لەو خەڵکەی دوو پرسیار دەمەوێت بە ڕێزەوە گفتوگۆ بکەین وەکو چالاکوانێک باشە تو لە هەردوو چالاکوانە پیرۆزیەکانی کوردستان بپارێزن بەژەوەندی کوردستان بپارێزن دڵی خەڵێک بە قسەی ناخۆش بە یەکتر گوتن دڵی ناحەز و داگیرکەر خۆش مەکە ئێوە لەسەر شانتانە بە منیشەوە ئەو کوردستانە وەکو بیلبیلەی چاومان بپارێزی ولا بس بريندار كردني يكتر بس عازز كردني يكتر بس قصي ناشرين بيكتر باشا كاك احمد والله مش قلت دعم بس امش قلي يخو معنا كورد زستي بريندارا كردستان بريندارا راسك والله راسك بس يكتر بين اساش بيضلم ورا لايمان اگر خصبت من كردي اگر نم باراسي اگر لغو جرانترم بيغدي او كاتقلي اتو جرانتي دكي من هذا مطاري نجيم مليون لصد أتوارى مطاري أم بيشوازي لي دكم باشا أو خلقاني جيرانا كاك أحمد ساري سطا بينزي منيان نكرديا أزاني كاك أحمد مانجي سي يقنمون اللو بليم كاك أحمد خوا أو قوصة يك قوس بس سري أودو من دعلم بهولير باشا بهولير بهولير مانجي سي أو صال كوركاتو لألمانيا تەنیا ناوی بابی قادر نادر بووە 3 سەعات گرتیتان گوتان بابت جوونی بەمەدایە ئێدە بە سەری کاک ئەحمەدی قادر نادر کەسەکە چالاکوانە لە ئەوروپای جم و جۆڵ دەکا پەیوەندی نێو دەوڵەت دەوەڵی پێت ناخۆش نییە ئەگە قسە بکەم کو دەزانی ناو دەحمەدکانی ئەو دەزانی قادر نادر چیە و چەند جار لە لق باسی منت کردیە باشە کاگە ئەحمەد بە سەری نازان برێم کاکە نامان ناسی کێشە نییە بەس لەعلم چەند جار لە ناو لق باسی منت کردیە باشە ئەگە بڕوا دەکەی یان چار دەوروبەری تو لە بۆ منیان باس کردیە ناشمەوێت قسەکە بکەم لەبەرەوەی هەموو کەشف دەبی کابرا
کاکە نامەناسی هاوڵاتێکین ئێستا ڕێی چییە لەسەر دەستێگای متمانەیە کات توانە چکەتوکەم گۆتوانە بەڵێ توانامە لێرە بەڵێ ئەمە ئەندامی پارتی ئەندامی پارتی لەسەر یەک وشە لە سێدارە درا لە ڕازی نەبوو قسە بە پارتی و بە بارزانی بڵێ دێبەت و دەڵێ مەسئول لەقەکەم ئەوەی کردیە باسی توی کردیە ئەڵم ناتناسن لۆ باست دەکەم کاکە ئارەوە باش ئەو ڕۆژە چێ باسی کرد لە بۆ من کە فارس نەوڕۆلی یەکەم کەس بووم بڵاوم کردەوە کە فارس نەوڕۆلی دەستگیر کرایە ئەمە لە چێم زانی یعنی فارس نەوڕۆلی نەگیرە بەقسەی چێ کاک برای من بەقسەی چێ یعنی فارس نەوڕۆلی ئێستا ئازادە لە دەرێ کاک ئەحمەد کارتوانە لە سوید بی لە هەولێر بی کە هاتیەوە ئەوە تهربە ئەوە تهربە خۆشیش نییە لە مەسئولقێک تهرب بکاتن وڵاو تۆ لە خۆت باش ئێستا ئەمنیەت پرسیاری سادە لێ دەکەم بووە کەسێک بەو تەمەن و بەو پلەیەوە باشە ئەمنیش کاگە ئەمنیەک باشە با نچمە سەر ئەو دوو پرسیارە کاگ ئەحمەد بە من دەڵێ خەڵک کاگ ئەحمەد خۆی قەوس بە من دەڵێ خەڵک کەسی بریندا بەس کاکە مەشت کاتان لێ دەکەین بەسە تیرۆرکردن بەسە ئەشکەنجەدا تەقسیریتان کردیە کو دەزانیم تەقسیریمان کو دەزانی قسەکانی دوو لە قسەکانی دوو بەقسەی ئەو کەسانە دەستی کە فێر کرابن کە کڕابن بەداخەوە سیش دەزانی باسی ژوای بە پێشمەرگە دەگوت وایە یعنی لەکن باشە باش با پێت بڵێم بەعز دوژمن بووە تو دوژمنی کوردی نەنا بەعزمنی کورد بوو ئەتراڕە بەعز دوژمنی کورد بوو کاکە هەموو دوژمنی کوردی زانە دەڵێ زانە تو ناحەز و بێگانە ست لێ بکە قەید ناکە بەس لە ناو خۆت لە ناو جەستە خەڵکەکەمی بریندارت بکە بەس کاک ئەحمەد معارەزە بوون خیانەت نییە بە قوربان کاک ئەحمەد معارەزە بوون خیانەتە ئەوی بەعسیبی خائین بووە ئەوە باش ئەم لەگەرتدام ئەوی بەعسی بووە خائین بووە بەس ئەمن بە خۆم بەعایلەکەم ڕۆژان بەعسی نەبووینە و دەرکراینە لە دیبەگەی ئێستا بۆ زانانی ئەو مەسعود مەزەمەی ئەمەی دەرکردیە ئەو بەعسیان ئێستا ئەندامی پارتین هالەکنەتو بۆ زانیاریت ئەوی نان و ئاوی بڕێ باش ئەمە ناوەکەت پێ بڵێم لۆ ناوی دەڵێ شتیوانیە ئەم پێ لە مەسعود مەزەمەی دیبەگەی بڕۆ پرسەوی ئەمەی دەرکرد یەک ئایلی دەرکرد تێم دەگەی ئێستا بەرپرسەکی پارتیە لە ئەزە جوونیش بە من دەدا دەڵێ تەمەن خائین لەعلم نان و ئاوی لەمە بڕی لەسەوەی برام پێشزانی تەخوینکردن هەروە ئاسان نییە ئینسان کە قسە دەکات دەبی لەسەر بنەما قسە بکات من دەڵێ مەگەری ناوت دەرێم ئەتو مەسئولقی لە خۆت بپرسە بڕۆ تاریخی بنەماڵێمە پرسە بزانە دایکم ژیرایە باوکم شەهید بووە برام پێشمەرگە بووە لەسەر هەندێک ئەو بەعسیانەی دەڵێم بپرسە کاکە بپرسە کاکە تو مەسئولقی بزانەوە چێ کاک ئەحمەد ئەمەش کاتان لێ دەکەین بەسە ئێرهاب بەسە گرتن بەسە گاڵتەکردن بە یاسا تو بە من دەڵێ بریندار کاکەمە ئۆپۆزیسیۆنی بە قوربان حەقەتی ڕەوای خۆمانە هەموو کەم و کورتیەکانی بۆ گەورە بکەین ئۆپۆزیسیۆن لە دەرێ نابی ئەدی پارتی ئەو هەموو لە قەیچێ لە ئەوروپای هەیە ئەو هەموو پارە و ئەو هەموو بندیارەی چییە ئەم یەک شتێ بڵێم بەخوای پارتی ئێستا شکاتت لێ بکە ئەگەر بەڕاست ئەتو لە سوید بی لە سوید دەرت دەکەن ناگرێت تو تەشیر بە وڵات خۆت بکەیت کورە باڕەوە تەشیر نییە وەڵای لە خزمەتمان لێ بکەن کاک ئەحمەد وەرە بەخۆشی و شکایەتمان لێ بکەم بزانێت چێمان دەدرێنە دادگا بزانێت چەند مەلەفتان دێتە گۆڕێ ئەو هەموو تیرۆرە ئەو هەموو گرتنا ئەو هەموو تاڵانیە وەرە شکایەتمان لێ بکەن ئەگەر ئەو ئەمە کاک ئەحمەد کەی ڕۆژێک لە ڕۆژان تەشیرمان کردیە بە قوربان وەرە بەس بەم برێت چێ تەشیرم ئەمن ئەتوی ناناسم بەس وەکو تۆ قسە دەکە ڕۆژە تاوارێت تەشیر بە کوردستان و بۆ ئاخر تەشیر چی ئەمن یەکی خیانەت بی یەک بەعسیبی یەکێک تاڵانچیبی لە هەموو شارەکانی ناو کاک ئەحمەد لە هەولێر دزی نییە کاک ئەحمەد لە هەولێر دزی نییە لە هەولێر خیانەت نییە لە هەولێر تیرۆر نییە ئەو هەموو کەسە تیرۆر کرا چەند کەس گیرا ئەمە هەر ئەوانەمان گوتیە
باشە دەی کاکە خوا حافظ ئێ وەڵە باش نییە کاک ئەحمەد قەپات دەکەی بەداخۆ بێەوەی جوابی داوای لێبوردن دەکەم خوا حافظ وەڵی پێم خۆش نەبوو کاک ئەحمەد ئەمە بەوەکو دوو هەورێدی قسەمان دەکرد نازەم لۆ دادخست هەر کاتێک بێ لای من ئەم لە ئێ خزمەت کاکە فەرقی چییە یعنی بە هەیکەل و بە ئەوە فەرقی چییە ئەمی تو قسە بکەین کاکە توێسە بەنسبەتم کابرایەکی مەجهولی نازانم چیەی ئێ کاکە هەویە کامێرەی بکەمەوە ناشتوانە ئەی چی یعنی فەرقی چییە بە زیندگی بێمە بەردەست چێ دەرێ نامگرین یعنی چ گرنتێکێک چەند قیادەی کوردی ئەمن گرنتی دەدەم کورەبا بە گرنتی چێ هەموو قیادەی کوردی کە جیرانە لە دەرەنجامی وعد و عودی وا جیرانە ئەمە لە ئەوروپای مە هەوڵی کوشتنم دەدرێ ئەو زەنۆرەوێ بێمەوە کوردستان ئەوەی ئەتوو ئیمانت پێیانە ئەوان ئیرهابینە ئەوان تیرۆرن ئەوان هەموو خەڵکەی تیرۆر کرا ناوی چی لێ دەنێ لە شارەکەی تو کاک ئەحمەد ئەو هەموو خەڵکەی جیرا سەردەشە چ تیرۆر کرا تەنها لەگەڵ ڕێزم خەڵک کاک ئەحمەد سەردەشت لەلا هوشیار تێم دەگەی لە سچ تیرۆر کران سەردەش عوسمان چ تیرۆر کرا ئەو ناوانەیە تو دەڵێ ئەم هەرجۆم لیان نەبووە بەڕاست بەخوا زۆر نوکتەیە نەبووە بەڕاستی با پێ دڵێم بەم پێ دڵم چێم لیان نەبووە کاک یان جێ لە ناوی تیرۆریش مەلا هوشیار و شەید سەردەشت نەبووە ناخێر ئەم نەپی ناناسم کاک قەی ناکە ئەمە ناناسی بەس جێر لەو دوو ناوەی نەبووە ناخێر يعني ئەدیکو مەسوولقی دووی کاک ئەحمەد ئەنی بەجددی ئەو کۆمیدیایە مەسئول لەسم ڕێبازەکەشم دیارە خوا کاک توانە داوای لێبوردن دەکەم باشە برای من کاکە ئیزعاز ناکەم باشە بەس وەڵی خۆش نەبوو دەی سوپاس دەکەم کاتت خۆش